بەسەرکەوتنتان و بەسەرکەوتنتان لە قوتابخانەکان دانا دوا ڕۆژی میلەتەکەتان بەرەو پێش دەبن. مەسەلەی هاتوچۆ زۆر زۆر گرنگە. هاتوچۆ بۆ پێشکەوتنی ژیان و بۆ چارەسەرکردنی ئیشی ڕۆژانەی هەر هەمووانە. هاتوچۆ ئێستا لە هەرێمی کوردستان نەک هەر تەنها لە هەرێمی کوردستان بەڵکو لە گۆی زەویدا بایەخی پێدراوە، بەڵام بە تایبەتی لە ئێمە گرفتێکی گەورەیە بۆ ئەوەی کارکردنی ئێمە بۆ ئەوەیە کە بەرچاوڕوونی زیاتر بدەین بە سەرجەم قوتابی ئایزەکان و بە سەرجەم هاوڵاتیان. ڕێنمایی و ئامۆژگاری ئاراستەی دیگەرگۆشتەکانمان دەکەین. هەروەها وێ دەکەم ئێوە بە هیچ شێوەیەک بە دوای ئۆتۆمبیلدا قوتابیەکانمانە ئاگداری هەندی ئەو ڕێنمایە هاتوچۆیانە بین کە ئەبینین لەم ساڵانەی دواییەوە چەندەها کارەساتی دڵتەزیێن ڕوویاندا بەهۆی ڕێنمایەکانی هاتوچۆوە. قوتابیەکانمان هەرچنە بێتن تۆزێ شارەزایان پەیدا ببێتن و بۆی بتوانن بۆ پاراستنی سەلامەتی گیانی خۆیان. لەبەرەوەی ئێوە تووشی کارگەردانی ئۆتۆمبیل دەبن، کەمەندان دەبن، بریندار دەبن، چکە یاسای هاتوچۆ تووشی زۆر گرنگ بوو بە ئاگاداری. بە بۆنەی یادی دامەزراندنی شاری سلەیمانیەوە پێمان خۆش بوو چالاکی یادکردنەوەی ئەم یادە پیرۆزە لە بەردەرکی سەراوە بۆ جادەی مەولەوی و تا قایمقامێتی سلەیمانی بێت کە چالاکیەکەمان بریتی بوو لە ئەوەی کە مناڵەکان بە شێوازێکی هەڵپەڕکێەوە بە ئاڵای کوردستانەوە ئیمڕۆ بە ڕۆشتن جادەکە و بە گۆرانی شاری سلەیمانی و ئاوەدان بێ شاری سلەیمانی چالاکیەکان ئەنجامدا و لەگەڵ ئەوەشە بەخشینەوەی شیرینی گەزۆ. ئێمە زۆر دڵمان خۆشە لەبەر ئەوەی ئەم چالاکیەمان پێگەێنا بۆ یادکردنەوەی سلێمانی زۆر خۆشحاڵی. دما فروشلینگه تشته فروشلینگه چبون جوان ما کوبانه افرینی هاتن ور من دید کو تو کستونه ماموستتی وان رابه که تشتک درخینن تشتک بلیزن دما من جنم بو لدساجی مگوز هیوی وان نشکینم من کدا و ام به هفرا نزی سالک خبتین ایرو ایوالی هر تشت خلاص بو یعنی مگو برا امنا هنک جیانا خواه بلیزن یعنی امنا ورد چما درکتن هاتن ورد چه بو چهات سری وان باوریا وان هر تشتی وندا بو یعنی باوریا وان تشتی که نماکو امنا ور بمینن هاتن ور مثلا ناوروک اوه ام لور ما شانوک چیکری ام همو کردن شانوی ما بزمانه کردی بو بس ما خواست ام بزمانه المانی چیکنش برگو که ام گلی کرد ام ایشک خواب المانه بزمانه وان ایشک خواب وانگینن شانوی ما سر دموکراتی دندکه سر خلکی بندستی سر رأسمالی دندکه تشتیولو